ئەم خولە لە دوو بەشی سەرەکی پێکاتەوە کە بەشی یەکەیمان تایبەتە بە ژیانی ژن و مێردایەتی پەیوەندی هاوسەری کە لەم بڕگەیەشتا قسە لەسەر دوو تەوەری سەرەکی ئەکرێت. یەکەم بژانۆی خۆشەویستی لە ژیانی هاوسەری، واتە ئەم ژن و مێردەی کە لە سەرتاوە بە گڕوتین و هەڵچوون و گەرم و گوڕێکی سۆزداریەوە دەست پێەکەن، بەڵام تێپەڕبوونی ڕۆژگارەکان، تێپەڕبوونی ڕۆژ و مانگ و ساڵەکان ئەم خۆشەویستیە کاڵەکاتەوە. وەکەوەی کە هاوسەرمانە و زۆر هاوڕێشمە، ینی بەنسبەت منەوە هاوڕێتەکەی بۆ من زیاترە وەک لە هاوسەرەکەی، و ئەوەشی وەکو هاوڕێ کە تیا بینم لە هاوڕەکانی ترا نایبینم، وەی کە و کچە پێشمەرگەیەک بووە کە توانیویتی لەم بارە نائاسایی و پیاوسالاری ئەم وڵاتەیە بتوانێت بەرەنگاری ئەم کۆمەڵگایە بێت و ئۆرەچکەی بشکێنە و ببێ پێشمەرگەیەک. دوای ئەو هەموو ساڵە، دوای ئەو هەموو ناڕەحەتەی کە بینیمان، دوای تر بەداخەوە من دایکم دوای هەموو ناخۆشیان نەمتوانی ینی تاویزی بەمانێ، دایکم ئەمری خوای کرد نەخۆش کەوت. من هاوسەرگیریم کرد لەگەڵ محەممەد مستەفا، تر ئەو زۆر تاویزی لانی ناخۆشی ژیانی منی بۆیەمەوە. ئێستا بە یەکەوە خاوەنی خێزانێکی بەختەوەرین 3 ماڵمان هەیە، کوڕێک و 2 کچمان هەیە.